هاوڕێیان ئەو کاتتان باش چۆنن بە هیوام باش بن. سڵاو ڕێزمانەیە سڵاو ڕێزمانەیە هاوڕێیان چۆنن بەخێربێن هاوڕێیان سەندە قسە و باز دەکەین لەسەر ناوی ئەو تاوان بارانی کەبوونە هۆکاری ئەو تاوانە گەورەی بەرامبەر خەڵکی هەولێر کرا. هاوکات نوێترین زانیاری نوێترین هەولێر گوتەنی لە ناو پاکەتی چۆنە هاوڕێیان بەخێر بێن قسە و باز دەکەین لەسەر ململانەی ئامۆزاکان. زۆر کۆمیدیە هاوڕێیان بڕوا بکەن بەخێر بێن سەرچاوان هاوڕێیان. باس یەک دەقا لەسەر بەخێر بێن سەرچاو ئاوڕێیان. ئێستا هەندە قسە و باز کۆمەڵێک زانیاری لەسەر ئەو تاوانەی بەرامبەر هەفتەی مانگ خەڵکە هەژارنشینەکەی شاری هەولێری ئەنجامدرا. سڵاو ڕێزمان هەیە کاکە سمکۆ، سڵاو ڕێزمان هەیە هاوڕێیان. ببوورنە من کەم تەمەشا دەکەم بەس دوای ئەوە بڕوا بکەن هەمووی کۆمنتەکان سیر دەکەم بە پێی توانە. سەرچاوی ئێمە هاتم بەس یەک دەقا ئەتە سات هەفتیش من بەڕاستی هاوڕێیانێک هەفتێ بووە یعنی جەوی ئەوەم نییە هەرچیش بڵێم ڕەنگە هەندێک کەس بڵێ چی قادرەوە باسی ئەو دەکە. بڕوا بکەن ئەو پەجەی من هەمووتان بڕۆن لایک بکەن. ئەوانەی لایکتان نەکرێت پێ دەڵێ دەتەوێت ئەوەی لایکەوە پێشێلکاری هەموو مافەکانی فەیسبووکی کردێ لە ناو پەیجی خۆم ڕکلامی خراپە لە بۆ خۆم دەکرێت. خشتی وا بووە ناشتانی فڕێ بدەی لە هەموو شوێنێک خەڵک ڕکلامی باشی هەیە لە ناو ماڵەکەی خۆی من ڕکلامی خراپە ناژێرم یعنی شلو کوتیان کردینە بە جددیمە یعنی دوێنێ لەسەر خەتا لە خۆم بوو لە ئەکاونتەشی لەسەر سا ئەوەی داوای لابردنی هەواڵانی ئەوەی تۆمەتی تیرۆریستی بۆ هەواڵانی قەندیل تاوان ناوێری ناوەکەش بدەین بڕوا بکە. خەڵکەکی زۆر کردی ئەمەش کردمان کەتینە بەرێ دەرێ مانگێک بۆ دنیا لایف بکەی لە ئەکاونتەکەی بۆ دنیا شێر بکەی بۆ دنیا نازان چ بکەی و 24 ساعتش عقوڵ بەدرانی. ئیتر ئەوە فەیسبوک زۆر بێتان بووە و لە هەمووی کۆمیدی تر هاوڕێیان زۆر خۆش بدوێنێ بەو مۆبایلێ ڕقەمە بۆم نەبوو هیچ تەدەخولێک لە فەیسبوک بکەم بێمەناو ئەو فەیسبوکەی شتی لێدا بگرم. ڕقەمی مۆبیلەکەش ئەو بۆ تەتەوری نوێە فەیسبوک هەروادێ سانسۆری تون دەگاتن لەسەر خەڵکەکە ینی پێشە مەسەلەن یەک شتێک ئێستا 4-5 شت لەگە دەکە دەرێ مەسەلەن لە بۆ دنیا لایفکەی لە بۆ دنیا بڵاوکەی و هەروادێ تەشجید دەبن. ئیتر ئەوەیە لە دوو بەشەکمانن ینی با نەبتاندا ئەوە بەنیش وەخت خۆم دەگوت خەڵکەوت چییە بەسە باو برادرانی تەفدەپرێ زوزتم گوت چییە دەبڕۆ شکایەت بکەن لۆوەتان نێگەن بەسکە ئەوهانی هاوڕێیان کەمینیانتان نادۆ دانیشتن بۆیە لە ماوەیەکی نزیک هاوڕێیان پەیزەشکەدا دەنین چکو مۆبیل ڕەپت بکرێ مەیل کورە سپۆنسەر مەمنوع کرایە لەمە یعنی سپۆنسەر مۆبیل ئەو ڕقەم مۆبیلە لە هەر ئەکاونتێکی نوێژ بکەمەوە دابنێم تەواو. ئەزە کەلکی مۆ بەڕاستیم کەلکی لایڤم نماوە یعنی لە بەوەم نییە خۆش نیاڕە بڕم 6 و 7 تەمەشا بکەن بزان چەند خەڵک ئەهاتە ناوی ئەو بەزی تر ئەو پاراستنە ئیشتی فێر بووە ئایتر دادەنیشتن و ئەگەیان بە هیچ نییە دژبنی گەولەی کورد ئەو مەجموعە خەڵکەن لە ئەوروپانە. هاوڕێیان بەس یەک دەقا ئەوەی دابگرم و ئێستاکە دەست پێ دەکەین بزانین ئەگەر کرا هەندە قسە و باز دەکەین لەسەر ئەوکو گوتم هەردوو هۆکار.
هاوڕێیان بەخێر بێن باشن دنیایەک ڕێز و خۆشەویستی بۆ ئێوە دنیایەک ڕێز و خۆشەویستی بۆ ئێوە دەمانەوێت ئەو شۆ کارەساتی لافاوەکەی هەولێر کاکە بەجددیمە لەو هەفتە کەسەی هەندێک دەڵێن 12 بەڵام مەسەڵەن وتیان 5 شوم بزریشەیە ئیتر ئەگەر ئەو دیارە نابی 5 شوم بزرەکەش نازانم یعنی نەتیجەی هەبوو یان نا بە هەر حاڵ بەڵام یەک کەسیش بی ڕۆحی ئینسان زۆرە هاوڕێیان ڕۆحی ئینسان زۆرە لە ئەوروپا هەرچی دەکەی ئەوە چەند جارش کەش باسم کردیە هەر هەتا مقدمات کاک بەختیار اسماعیل هەیە هاوڕێمە زۆر جار لەگەڵم دێت و پێکەوە چین کار و چالاکی دەکەین دوو دەست چوبنە سەری وەڵا لە سوید وەڵا ئەویش وای کردو کە لە بچەی یعنی یەکەچی گرتە بوو دەمانچەکەی لێستان بوو ئەو یەکەش شبریندار کرد بە دەمانچەکەیتکە بە دەمانچەکەی پۆلیس هات ئەویشیان گرتوتیان هەموو دوکانەکە بدزیبایان نەدەبایە گولەی لێ بدەیت نەشی گوشت بوو برینداری کرد بوو دیفاع النەفس ئەوە وایە ڕۆحی ئینسان لە هەمووی گرنگترە کە لێرەزە شەڕەکەی چێ زۆربەی لێدرابێ ئەو مشکلەیە ئەو مشکلەیە خۆ مبادرەکە هەندەم ئەوە نییە بۆیە ڕۆحی ئینسان زۆر گرنگە هاوڕێیان هەندێک کەس 12 کەس کوردی تێدا نییە بابە ئینسانە دوو ئەو زەرر و زیانە گەورەی بۆ خەڵکە تانگەیاند ئەی بێ شەرەفینە بەجددیمە یعنی 2600 ماڵ وێران بوویتەوە خەڵک هەیە شەو ڕۆژێک ئیش دەکە 20,000 دێتەوە بە 1 سەعاتی وێران بوو مناوڕۆ بە برادەرەکەم گوت وەخت خۆی تەزرە هات تەزرا لە دیبەگەی بوون خەڵکی هەموو زراعەتی دەکرد تەزرە بە 5 دقەی لێدا ئەو هەموو دەغرودانەی وێران کرد بابم بەس جغارەی کێشە لە دیاری بەس مەسەن کارە سادەکە لە دەرەوە قودرەتی ئینسان بوو بەس کاکە ئەوە لە قودرەتی ئینسان بوو ئێستا بۆتان باز دەکەین کورە چ فەوزایەکە و حکوومەتە کە ناوی حکوومەتە ئەگەنا یاق قشمەریخانەیە یاق قشمەریخانە هاوڕێیان سەرەتا تا بەس بۆ مقدمات بخوا بە باسی قسەک ئەو قامی هەولێرێ بکەین تاان نەباس حەمید ئەو ڕۆ 2 جارم تەلەفۆن لۆ کرد وەڵا ئەزەکەی یان وەخت دەباگەنە سەر شێرە جەڕسەکمان لۆ لێدا نەبەس حەمید یەکێک لە تاوانباراکانە ئێستا من دێمە سەری کە چی کردە بەڵام بەر لەوە ینی هەڕێن بەڕاستی ئینسانزیی بەخۆی دەستی و ڕۆژە لە کاکرانزەر ینی ناوی ئەو هەولێریانەمان ژمارد کە ئێمە دایان ناسین کورە زۆربەی ئەوانەی بەرپرسی باڵان لە هەولێرێک باگراوندی جاش و اتحادی و باسی و کوڕە ئەمن و یعنی دوو پیاوی زەریفیان تێدا نییە دوو پیاوی زەریفی پارتی پێ بەدەست ناکەوی لەو هەولێرەی 1.5 ملیۆن 2 ملیۆنەی بیکاتە نوێنەری خۆی وەرە بزانە چییە جەلال پەرێشان کۆنە اتحاد بوو ئەو لە مەهات فنون زەمیلە بوو فنون ئەوەی فەنی مووسڵ بوو لە پشت زامی عەبوو لە ئەو ئێمە زەمنەم بەبیر ناتەوە دایکە بۆ هەراوەریە برادرە گوتی کورە بابە ئەوە بیرتەوە لە اتحاد بوو هەتیاد گۆرانی بە سەدامی داگوت لە 87 یان 88 بوو لە پشت زامی ئەی مەهەدی فەنی هەبوو زۆر کەس سەیە ڕەنگێ بوو بەنمونە ئەو نەبەس حەمید کوڕ ڕەئیس جاش مونا قاوەچی کورە زۆرن ینی ئومێد خۆشناو بابی شەیدیەکێتیە بۆ زانیاریتە ئیتر ئەو بڵحەی لێ دەرچوو ئێستاکە ئەزبەنی شتی وەرە ئەی هاوار کورە ئینسان یعنی بەڕاستی دۆ کەس ناڵێ ئەزبەنی بابی شەیدەشێچێتی ئۆزە مەدام کرا بەڵام ئیتر ئەوە ئومێدە ئەوەی لێ دەرچوو دیفاع لەو سیستەمە مافیایی دەکات هاوڕێیان ئازاد نەبەس حەمید بەس مقدمەیەک لەسەری باز دەکەین قامی هەولێرێ تاوانەوەی چێک لە تاوانبارەکانە بەس وەکو ئەوە ینی وەرە قامی هەولێرێ و ئەمن زۆرێک لەو کۆنە باسیەکان دەبینم لە ئاسایش و لە حکوومەت و لە شوێنە هەستیارەکانیشی کۆنە جاش ئەوکەن ینی بەجددی ئەو باوکی وەی مستەشار بووە کوڕی حەمید ببوران کوڕی عەقید حەمیدە کە باوکی ئەو بوو ینی عەقیدی سەربازی بوو بەڵام دوای چواستا فەوزێکی جاشایەتی کردەوە لە خەتی دارەتووی ئەو لە ڕەبایەکانی 88 بەدواوە هێزی چەکداری وی جاشەکانی لەو منتقە بوونە وایە نەبەس ئیتر جاش بووە سەرۆک جاش بووە
وەڵا جارێک لەو هەمووی وەرە لەو هەمووی چار پێشمەرگەی پارتی لە دوای ئەم لە دوای هێشتا بە خۆتانزان بەرەی کوردستانی دروستکرا و پارتی شاد ئەو دەشتی ئەو لێرێ پێشتر شێتی ڕێی نەدەدا بەس هێزی خۆی هەبوو بەرەی جووتی شاتنەوە چار چەکداریان کە دارەتوی هێشتا دروستکرایە هاتی تۆ ناو هەولێ ناو دارەتوی وەڵەت بابی ئەو نەبەزەی هێزی چەکداری بی نەک بابی بە شخصی خۆی جاشەکانی تەقان لە کادیرشی پارتی کردیە بە ناوی کاروان بەورنخوا یەک قەوز کادیری دەشتی هەولێرێ بووە بە ناوی کاروان منتک شەیدیان کردی کادیریان بووە بە دەرم برای خەدر منتکیە ئەو کادیرشی پارتی کوشتیە ئەنی ئەوە تو هەشتاهەش کوشتە کادیریش بوو بابی ئەوەی ئەو دوای دەرمەزموعەک نادمین هەبووە بەعسکە هەداهات و تەسلیم بووە چوو بن خۆیان تەسلیم بابیوی کرد بووم هەندێک لەو خەڵک و سەرباز و ئەوانە بەس ئەوەندەی دەڵێن پێگۆ دەوتی ئەم تەسلیمتان دەکەم بەس نازانم نەتیجەتان چ دەبێت هەموو ئەدام کران خزم سوکاری خۆشی بوون گرنگ ئەوە کوڕەت سەرۆک جاشەکە باشە پارتی یعنی دوو پیاوی زەریفت نییە لەو هەولێرەی دابنەی دوو پیاوی زەریفت نییە ئەزە شادەکەشی لێرە شادەکەی زۆربەی بە قوپی نەجاعەتی نایە بابی شێستا ئەندامی فەلەکە ئەندامی دەڵێن ئەندامی فەلەکە و لە گوندی باغەمرایی ئەوە مەزرعەجی گەورەی هەیە لێ ناگەڕە خەڵک بڕوا و کۆن مستەشاریش وەکو هەموو مستەشارەکانی کە بەس قەزم ینی کوڕی قایمقامی ئێستا کوڕی سەرۆک جاشچە ئێستا بۆتان باسەکەم فترەیوی ئەو کەتنە ڕوویدایە یەکێک لە کەسەکانە نەکەمووە هاوڕیاندرن لە دەوری پێشتر ئەو بەستانەی هەبووە لە ئەوەی باغەمرە و ئەو لای مەسەلەن چەند جاری تر 2011 و 2013 دوو جاری کە ئەو لافاوە هەستایە بەڵام ئەو کات ئەو شتانە بەو مەسە ئەو ڕێگریانە نەبووە ڕێگای ئەوڕۆکان نەبووە بەعس لا 87 هاوڕێیان کە ئەو مجەمەعەی دروست کردیە بۆ زانیاریتان ئەو مجەمەعەی دروست کردیە ڕێڕەوی ئاوەکەی ئەوە بووە کە هیچ لافاوە تەسیری لێ نەکرێت فعلەنیش چەندین باران و لافا و لەو چەند ساڵێت بۆزانیان جارێ لە وڵاتەش ئاو ئێمام و کوردەکانی سوی دەزان جاریوە باران دەباری لە ناو گەملستان ئاو دێتە سەجادەی بەس ئەوە لە دەرەوەی قودرەتی وانە بەڵام مەزەن چەند جاری تر هاتیە هیچ کێشەی نەبووە ئاوەکە تێپەڕیە لەبەر ئەوەی ڕێڕەوەکانیان نەگرتیە بەڵام ئەو جارە چۆن ژیرایە هاوڕێیان دوو سەبەبی سەرەکی هەبووە یەک ئەوەی گوندی زەیتونەیە چییە کوڕی عەبدولموهەیمەن بارزانی ماڵی بنەماڵەی بارزانیەکان مەشاریع وەردەگرن دەدەنەوە خەڵک ئەوە نانیش بکەن یعنی ئەڵێن ئەوەی ماڵی عەبدولموهەیمەن بارزانیە نەنا ئەوە ئەم بەدواچونم کرد ئەوان هیچ نان ئیشی لەسەر بکەن کوڕی عەبدولموهەیمەن بارزانی وەردەگری وەری گرتیان داکەوە قۆنتراتیی عەرەبەکەش دەبا بە 2 ساڵی تەواوکە بە 7 تەواو کردی ئازم ئەم ژایکە هەندەشکە ئەو ڕێڕەوی ئاوەی کە دەهات کە پێشووتر لەناو ئەو کەندوبەند و ئەو گەڕەکی زەیتونەی هەموویان گرتیە ینی ڕێڕەوەکەیان لە ئاوەکەی گرتیە ئەتو ئاو کە دێ کە بەرەو لای کەی ببە یان تەسیان کردبیتەوە بێگومان ئەوە یەکێک لەو هۆکارە سەرچیانە کوڕەکەی عەبدولموهەیمەن بارزانی چۆن مەشاریعەکی وەرگرتیە حکوومەتیش دایکی خۆ کوڕی عەبدولموهەیمەن بارزانی بە ئەنتەریاد نەچووە بیکاتن حکوومەت دایکێ نێچیر دایکێ ببرسن چێ دایکی گەڕەکی زەیتونەی دروست کردیە و گەڕەکیەکانی ئاوێنە شاریشیان دروست کردیا لەو مەعبەینەی هەردوو گەڕەکیان دروست کردیە کە مەمنوع بووە لەو مەنتیقانە بەشێک لەو مەنتیقانە دروست بکرێتن ئەوە لە ناو دارەتووی هاوڕێیان ئەوە لە ناو ئەوەی دارەتووی کە ئەوە دەچوون چکو پێشتر دەرێن ئەو بەر لەوەی گەڕەکی زەیتونە دروست بوورنەوە دەرێ دەچۆ گوندی ئاقاری کونە گورگ یعنی لای دەدا نەیدەهاتەوە وێندەر بەس کە ڕێڕەوەکانیان گرتیە ڕێڕەویان گرتی ئیتر هاتەوە ناو ئەو کارە ساتەی دروست بە تاوان لە هەمووی کارە ساتتر هاوڕێیان دوو ڕۆژ بەر لەوە چینەکەن مدیر ناحیە و شارەوانی کوڕە چێچێتی بووە چۆ پێی گوتی بابا یعنی ئەو کەندانە وەرن دووسێر ئەوەی کە بەلدۆزەر و ئەوانە بینن ئەفارەی بینن لا بدەن وتیان وەڵا هیچمان نییە یعنی بەس دوو ڕۆژ پێشترێ
ئەو قسە کەندەکەیان خاوێن بکردات بەخۆزان ینی شتی لێشین دەبی قڕ و چڵپا و ئەوانە ئەو کارە ساتە دروست نەبوو تو تەسەوەر کە لەو دارە توی دوو عەفارە نەبووە حتا لە هەمووی کارە ساتر وەرە ئەوە بێشەرەفترین شتی هەموو حکوومەتی هەرێمە 10 سعات ئەو خەڵکە هاوار بکە فریام کەون یەک کەس نەمی بچیتن کاکە خۆ شەڕ جەبهە بێ ئەمبۆلانس دەبینین لە بەرەی جەنگە دەچیتن گولە پێی دەکەوی ئەوە دەکەوی باران بۆ باران وەرە یەک پیاوی حکوومەت سقوطی کردە لە دارەتوو لەو گەڕەکانە حکوومەت ئەو ڕۆژە سقوطی کردیا وجودی نەمایە باران بووە هەمووی لە ماڵێ بووە هیچ کەس بە فریای ئەو خەڵکەی نەبووە خۆ ئەگە 10 عەفارە 10 سیارەی ئەوە با ئەو هەموو خەڵکە نەدەمرد ئەو هەموو خەڵکە زیانی پێ نەدەگەیشت چ بێ ئەو حکوومەتە لەو چه هەیە لە هەمووش گرنگتر هاوڕێیان لە هەمووی گرنگتر وەرە حکوومەت ئەوەندە بێ ئیرادە و بێ کەرامەت بی مەسرور بارزانی ئەو نێچیروان بارزانی ئەو جارەی هەموو خزمەت گوزاریەکانیان ئی حکوومەتی مراند کردیان ئی دەستگای بارزانی و دەستگای ڕوانگە یعنی حکوومەت سقوطی بوو لە جیاتی ئەو دوو ئەوەیە دەستگای بارزانی و دەستگای ڕوانگە دەیان کرد وایان نا دەستگای بارزانی و دەستگای ڕوانگە کردیان چش سەمون و شەک ینی لەو ئیهانەی شەربەت و فەلافل و تخوا نێچیر ئەتوو بە خۆت فەلافلی دەخۆی تخوا مەسعود بارزانێت و شەربەتەی دەخۆی دەدەیە خەرچی نەکبەتیش لەسەر ئەوەی یا لە چێتان ئەو پارانتان لە چێ بوو دەستگای بارزانی حکوومەت یان سقوط پێ کرد دەستگای خێرخوازی بارزانی و ڕوانگەیان کردە نوێنەرایەتی حکوومەت کە دی حکوومەتیژی چییە هاوڕێیان ئەو بەرپرسانەی کە بوونە ئەو شتانەیان تۆزر کردە کۆمەڵێک لەو گەڕەک و لەو شوێنانە چێنە یەک لە یەکەم انتخاباتەوە ئەزەم چییە کە دروستیان کردیە ئەو نەبەس حەمیدە مدیر ناحیە بووە نەبەس حەمید مدیر ناحیە بووە بە کەیفی خۆیان عەدیان تۆزر کردی لەگە مدیر شارەوانی کە ناوی محەممەد عوسمان موفتیە بە کەیفی خۆیان شتیان تەوزیع کردیە تەوزیعیان کرد دەرن ئەوەی مۆرەکەی فترەی بەعس کە بەعس هێشتبیەوە ئەو منتقانەی هەموو هێشت بۆ ئەوەی خەڵک یعنی توش ئەو کلافاوە نەبی بەعس هاوڕێیان بە هەموو فاشتی دام و دەستگاکانی دەوڵەتی بوون وەچیەوەنی کورکاکە لە حکوومەت یاریێمە قەشمەریخانەیە ینی مۆزەفەک بواریان نادەن خۆ لە هەمان ئەو مۆزەفەی کووردە لە شارەوانیان لە ئەوەیە من لێرە نوکتێکمە بیراتەوە تە لە بیرم نەچی زۆر خۆشە یعنی ڕۆژێک ئەمە لەسەر شوێنەواری هەولێری تێکدانی گەڕەکە کۆنەکان ئیشمان دەکرد هاوڕێیان عەبدوڕەقیب یوسف مامۆستا عەبدوڕەقیب یوسف کە کەسێکی زۆر دڵسۆز و شوێنەوار ناسە پێم گوتم باشەوە چێ ڕێیدا ئەو شار دروست بکرێتن وتی مؤتەمەرێکمان کرا باو قسە لەو بگرمەوە تی مؤتەمەرێکمان کرا مدیری بەلەدیە هەولێرمان بان کرد وتمان کاکە چێ بواریدان بۆ بازاڕی نیشتیمان دروستکردن لە ناو هەولێرێ کە قەڵاتی مراندیە گوتی کاکە گوتی سەرێن نیوەی لێدرا نیوەی هەست ئەوە کە مەشروع تەواو بوو نیوەی تەواو بوو بەس مابوو سەر ئەوەی بگن ئەزاد تەقدیمی عەریز داوایان کردیە تەقدیمی جاسەیان کردیە ئەوە فترەی نەوزادادی نەوزادادی ملپان نیوەیان زیاتر کردیە مەشروعەکە تەواو بووە زۆربەی ئەو ئەزاتی بەبیریان تەکوورە خۆ تەقدیممان ئیجازەمان نەکردیە ئەو حکوومەتە ئاوا قەشمەریخانە بووە خاستن ئەو 2002 3 و 4 و ئەوانە هەر هیچ ترسیان نەبووە ئەو نە ئۆپۆزیسیۆ نەبووە نە سۆسیال میدیا هەبووە نە ڕەوەندی کوردی هەندێک کاریگەر بووە ئیتر بە کەیف خۆیان قەشمەریخانەیان دروست کردیە نەبەس حەمید یەکێک لەو تاوانبارانە گەورەیە ئەو گوندی زەیتونە و شوێنەکانی کە مەمنوع بووی ئاوەڕۆی فترەی مدیر نەحیوی تەوزیع کرا لەگە محەممەد عوسمانی محەممەد عوسمان دواوی هاوڕێیان جوان هاتیە ژنێک بووە ئەویش بوویتە مدیر نەحیە هاوسەرەکەی لە یەک شوبات کوژە نازانم چییە ئەویش وتیان کارەسات بووە ئەویش کارەسات بووە تەعەن لەگە نەبەس جوان مدیر شوڕتە شەوە ناوی سۆران بووە ئێستا نەبەس بریتێک نەخۆی سۆران ئەوانە نییە بڕوا بکەن هاوڕێیان دەڵێن دوای ئەوە مدیر ناحیەش کە هاتیە وەڵایی بەهەرحاڵ ئەڵێن
مدیر نەحیەش کە هاتیە بەر دوای نەبەز و ئەوان کونە بەس دوای ئەوە چۆقایم قامی ئەڵێن ئەوە نییە بە 4 تایی قەت عادی تۆزێ کردیە باشە بە 4 تایی قەت عادیان تۆزێ کردیە دەڵالیان هەبوو بە 45 وەرەقی قەت عادیان بە کەیفی خۆیان بەبێ هیچ لێکۆڵینەوە لە 2015 لیژنە دانرایە پارە تۆزێ کرایە پارە تۆزێ کرایە لە بەلەدیەی هەولێرێ بەعنی بودجێ تەخان بچن ئەو ڕێڕەوانە چاپ بکەنەوە پارەکەشیان خوارد ڕێڕەوەکەشیان چا نەکردی دووسێ لەو مدیر ناحیە و شارەوانانەی ئەوەی بە کەیفی خۆیان تۆزیان کردیە ماری عەبدولموهەیمەن بارزانی مجەڕەد موافەقەکان وەگرتیە یعنی ئەوە نەدیفاع لەوان بەس ئەوانیش مجریمن لەبەر ئەوی چۆن دەچی موافەقە لەو شوێنانە وەردەگری وەکو گەڕەشی زەیتون و ئەوانە ئەو مەعمەلەی دروست کرا دەرێن هاوڕێن ڕێڕۆژی زۆر سانەویە لە چاو کاکەوانە ئەو شوێنانەی مەمنوع بنە چونە گوندەچیانێ دروست کردیە یعنی ڕێڕەوەکانی لە 6,000 ماڵی پێدەگۆترێ بەڕاست ئەتا لە بیرم نەچۆ 6,000 ماڵی حەقی 1500 بوو دوای بوویتە 5300 لە فترەی بەعس و شتیوانە دوای کردیتیان 700 خانی زیاد دروست کرایە 700 خانی زیاد دروست کرایە ئەخر نزیک ڕێڕەوی ئاودەی بەلای کەم 50 و 100 مەتر دوور بی کورەوە 700یان تۆزیع کردیە بە کەیفی خۆیان بە پارە فرۆشتیانەوە ئیتر بۆ ئەوەی لێ نایە و ئەمن لەو دوو سێ ڕۆژەی هاوڕێیان بۆ خۆتان دەزانن چەند پەیوەندیم بە هەموو بەرپرسە ئەمنیەکان کردی هاوڕێ ئەمنەوە تەلەفۆنان دەکەم کەس یعنی پێم نەڵێ کارێکی ڕۆژنامەگەریە ئەمە شێوەیەکە لە پرۆتستۆی مەدەنی دەمەوێت ڕووبەڕوو ئەو قسانەی ئەلێرە دەیکەم لەگەرەوان بکەم بچمە ناو ماڵەکانیان و بۆ خەڵک ئاشکراکردنەوە ترس و هەیبەتیان بشێنین یعنی ئامانجیمە ئەوەیە ئەمن دەزانم کاری ڕۆژنامەگەری چێت کایە کەس وانەی ئەوە نەکە ئەوەی ئەمە دەیکەین ڕسواکردنیان چکو ئەمە لە نۆت دووە ئەمن خەریکی ئەو هەموو خەڵک دەزانین بە ملیۆنان بابەت دەستیان دەسەر نووسرایە بە هەزاران سیمینار و بەرنامەی تەلەڤیزیۆنیان لەسەرکرایە ئەوانە ڕۆژ بە ڕۆژ خراپتر و خەتەرتر دەبن بۆیە پێویستە میتۆدی ئیشکردنمان بگۆڕین ئەو ئسلوبە مجەڕەد خۆ بەتاڵکردنە ئەوەی مەش دەیکەین هەر گۆڕانکاری ڕیشەی نییە لەو بەڵام باشترە سووک و ڕسوایان دەکەین بۆیە ئەمن کە تەلەفۆن لە هەموو بەرپرسانە دەکەم دەرزانم عەلی ڕەشیدی چی بەدەستنیە ئابۆزانم بۆ مدیری شارەوانیشم کرد من دەزانم قایمقامی هەولێرش هیچ نییە تاوانباری گەورە لەو کەیسە مەسرور و نێچیرن بە تایبەتی قۆناغی نێچیری ئەو فۆزانە گەلێک زۆر بووە یعنی ئەو دووە تاوانبارە گەورەکەنە هاوڕێیان ئەوانە فەوزایەکە بە کەیفی خۆیان ئەوە لە دارەتوو لەو بنەسڵاو لەو منتقە لە هەموو کوردستان وایە لە زاخۆ لە بۆ خانەقین و لە بڕوا بکەن لەو منتقە عەرەبیانەش 2014 کە داعش هات ئەوانە کۆنتڕۆلیان کرد زۆر خراپتریان کردیە تا هێزەکی فەرهوچینە کوو بەعز لە ئەنفال جاشەکان مریش کوشتیان دزی ئاوایان کردی لە ئەوەکان ئاوڕێیان بچمەوە سەر بابەتەشکا گرنگ ئەو دووسێ بەرپرسە مدیر ناحیە لەو قۆناغەی هەموو زەویەکانیان تەوزیع کردیە بتەعەن هەموو مەسئولە عەسکەری و ئەمنیەکانیش ئەو بوونە بەڵام ئەو دووسێ مدیر ناحیە و شارەوانی و بە مدیر ناحیانە ئێستاشەوە کاکە تخوا شەرم لە خۆت ناکە مدیر ناحیە و مدیر شارەوانی دوو عەفارەتان نەبووە لەو ئاوێ یان 10 سەعات خەڵک هاواری کردێت باشە حکومەت لۆچەیە بەجددیمە حکومەت لۆچەیە لە وەختی تەنگانە هەیە لۆ ئیدارەدان لۆ کاکە بەجددی ئەوە زۆر سەقەت لە حکومەت تێگەیشتن حکومەت مانای ئاغایەتی نییە لەی پاڵدەی و بخۆی و خەڵک ئەوە لۆ بینی حکومەت ئەوەیە تۆ خزمەتکاری خەڵک بی وەکو باوکە بچی ئیش بکات پارەکەی بینتەوە لۆ ماڵێ ڕێک و پێک بخە ئەوانە زۆر سەقەت تێگەیشتن وە تێدەگەن واتە ئەوانە بە کەیفی خۆیان بڕیاردەرن لەم ئەوە هەموو خیانەتی نەتەوەییە خیانەتە هاوڕێیان بچینە سەر ئەوەشکە کێشە و ململانەی نێوان بنەماڵەی بارزانی کە گەیشتە تۆپ بڕوا بکەن ئەس زۆر خەڵک درێ کاچی خۆ بە ڕۆژەشی ناتەقتەوە من لەو ماوانە زۆر جێ لە بەرنامەکانی کۆمەڵێک بەرنامە لەسەر بنەماڵەی سەددام هەیە عینەن ململانەی نێوان بنەماڵەی بارزانی ئێستا کەمە زانیاریمان هەیە هەمان شتە بڕوا بکەن ئەو ململانەیانەی
لە نێوان مەسەلەن بنەماڵەی عەلی ئەسەم مەجید و ئامۆزاکانی سەدام و حوسێن کامل و عودەی و عودەی و قوسەی و سەدام و یعنی ئەوانە هەمان فلیمان من دەبینم لە نێو بنەماڵەی بارزانی دووبارە بوویتەوە بڕۆن لە ئیتۆپیا بۆ خۆتان جێلێ ڕابگرن گرنگ کاوریان شێخ نێهات شێخ نێرە کرد بە جددیمە نێهات زۆر کەسە ماویت وەڵا مەسعود بارزانی ببوونەوە هەری هاوڕێیان بەغەڵەت تێمەگەن ئەوە برادەرێک لەسەر کۆخەی جوابی نار سوپاسی دەکەم نازم ناویش بنامەی نار زۆر نامگوتی بەهێ بخۆ بەهێ هەرمەیە لۆ کۆخە و لۆ هەر بۆ خۆی و ئەنفلۆزا و ئانە زۆر باشە بەڕاستی فعلا زۆر سوودم لێ کرد سپاسی دەکەم ئیتر پارچە پارچەی دەکەی و گەرمی دەکەی و ئیتر لەگەر هەندێ دارچین و ئەو قەنەفری کوردەواری هەبووش خۆیاندا زۆر بەسوودە بۆ زانیاریتان لەگەر ئەوانە نییە تێکەڵی دەکەی ئاوەکەی و خواردنەکەی دەخۆچی هەرمەیە دەسویت کڤیتی پێدەگوترێ بە ئەوڕێن زۆر بەکەڵ دێت لە بۆ ئەوەی من تەسیری زۆر کردی سوپاسی دەکەم بۆ ئەوە نە شەرابە نە شەربەتە یعنی هەرمەیە ئاوەکەیتی وچی هەرمەیە هاوڕێیان زۆر کەس وە دەزانی شێخ نیهات بارزانی کە لەسەر ئەو فەزاعەتەی ئەخلاقی کە ئەو برادرانەی تەردە بڵاویان کردەوە لەگەر ئەو ژنە لە شڕۆشەی مەسعود بارزانی مووقفی لێوە گرتیە کورێەوە زۆر غەڵەت دیمە زۆر غەڵەت ماڵی بارزانی و شتانەیاندا زۆر گرنگ نییە ها نیهات مەسعود بارزانی بە خۆی باسی کردبوو خەتای من بۆ لێم نەگەڕایە بابم بیکوشی لەبەر ئەوەی سەد کەتنیکەی کردو مەرام سەفا لە داخان بە تەماو بیکوشی بڕوا بکەن ئەوەندە کەتنی کردبوو ئەوە کێشەی وان نییە کێشەیوان ئەو بوو نیهات هەرچی مەشارێعی هەولێری هەیە بە 160 ئەو وەریگرتیە و فرۆشیتیەوە خەڵکی بەس وەریگرتیە مافەقەکە بە تەلەفۆنێک ئەمن دەمەوێ پیاویش نە بۆ برێ لەل وەریگرتیە و تەسلیمی ئیتکەی کردیە و لۆ خۆی پارەشی زۆری لێوە گرتیە ئێستا ئەو مەشاریعانە سەدان کێشەیان دروست کردیە و ئەوانە هیچ زەریبە و ڕسوماتێک نادەن کورا هاوڕێ ئەوڕۆ برادرێک دەگوت ئەزانن بنەماڵەی بارزانی و مەسوودە باڵاکە نە ئاو دەدەن نە کارەبا دەدەن نە زەریبە دەدەن نە ڕسومات دەدەن ئێستا مەسرور بارزانی لیژنەیەکی پێکینایە بە دواتچوم کە لەسەر زەریبە و ڕسوماتی هەموو ملک و ماڵەکان کەس ناوێری بستە منتیقەی بارزان و سۆران و مەسیڤیش هیچ کەسێک ناوێری بستە وێندەر ئەزانن لەوەی بایۆمەتری من نکتێکتان پێ بڵێم وەخت خۆوانەمان باس کرد لە وەختی بایۆمەتری کرابوو لیژنەیەک چوو بووە سوپای بارزان تەقدیرات بکات دابیانە بە شەق و شاپەم تێجارشکەنێنەوە ئێرە چکە ئەو منتیقەیە دەوڵەتەی تایبەتە ها کەس لەبەوەی نیە تدەخل لە منتیقەی بارزان بکە دەولە داخل دەورێ سوزنی خۆیانەیە مەحاکمی تایبەتی خۆیانەیە بە خۆیانن عەشایر ئێستا کوڕەکەی مەسعودی بابۆ هەلیکۆپتەرەشی هەیە ئەو ئاغای ئەو منتیقەیە مەسوولش تێکەرنابی بۆ زانیاریتان لە بۆیە مڵکی ویە ماوەیەک مەسیف مڵکی سودادی بوو بۆ زانیاریتان یعنی ئاوا تەوزیع کرایە گۆ منتیقە ئێستا بابۆ کولفی کولا ئەو قائیدی ئامی قوواتی مسەلحەیە مدیری بەلەدیەیە مدیری مستەشفا هەموو شتەکە کاک بابۆ عمری ناگاتە 30 ساڵ و مدیری گومرگا هەموو شتەکان ئەو بەڕێوەی دەباتن هەمووی ئەو بەڕێوەی دەباتن ئەودا هەموو ئەو لەو منتیقەیەش کەس پارەی ئاو کارەبا نادا تحەدا دەکەم ئاو کارەبا زەریبە نییە لەو منتیقەی ئەفو عام ئێستا مەسرور بارزانی دەوێت لیژنەیەک بنێری لۆ مەسیف و منتیقەی سۆران و ئەوانە دەرێن کەس ناوێری بچی وەربگریت دەزان تێر شەقیان دەکەن ئیهانەیان دەکەن هەمووی ڕێچکەیەکی مەسئولە باڵاکانی پارتین یا مەسئولە باڵاکانی بنەماڵەی بارزانی کەس ناوێری بچیتە ئەو منتیقە نکبەت مۆزەفی نکبەت بچی تەقدیرات لە ملک و ماڵی سوهاد و سوداد و نازانم چێ و بەهزاد و بابۆی بکە کورە چێ دەوێری تەوانە یا هەتەم عەلی حوسێنی بچیتە تەقدیرا برێ عەلی حوسێن وەرە لۆ زەریبەت نەدایە لۆ ڕسوماتن نەدایە بڕوا بکەن دەرێن منتیقەیەکە هیچ قەراری حکوومەتی هەرێمی لێ جێبەجێ ناکرێت کورە بەس لۆ هەولێریەکان و خەڵکە نەکبەتەکەی نییە و بەشەکە لە مری ئەگەنا منتیقەی ئەو لای دەوڵەتەشکەیە
دەوڵەتەش کێیە بە کەیف خۆیان بڕیا دەدەن خۆشەکە لەوێ دوی زاو تەلەڤیزیۆنیان نییە جەریدەک نییە جەریدە چینیا و منتقەی بارزان لە مێژوو خۆی سەقافەتە شتێدا هەبی ناوەندە چی ڕۆشنبیری دیار ئەو باشە ئێستاکە بۆ زانیاریتان هاوڕێیان ئەو سۆسیال میدیایە نییە هەموو ئەو شتانەی لێ تێکشکاندن هەموو ئەو شتانەی لێ تێکشکاندن لەبەر ئەوەی ئێستا ژنەکانی ماڵی بارزانیش هەمووی ئینستاگرام و لایڤ بوو یوتۆب و ئەوانە دەستنە ژۆرێ سەقافەتێکی زۆر بڵاو بوویتەوە لە منتقەی بارزان و ئاگایان لەو وەسعەیە بۆ زانیاریتان پێشتر نەبوو کەس هەر دنیایەک بوون تۆڕابۆڕا بوو تۆڕابۆ بوو ئێستاوە نییە بۆ ئەوەی هەموو ئەمیان ئینستاگرامیان هەیە ئافرەتەکانیان زۆربیان دێنە ناو یوتۆب و بەرنامە و جیان لە ئەخبارە و ئەو دنیاە دەبینن دنیا کۆ ئەمە لە نۆتەکان ئەوانەی کە لە نۆتەکانن ئاگامان لە هیچ دنیای نەبوو لەبەر دووسێ ئابلۆقەمان لەسەر بەس ناو هەولێر دەسوڕاینەوە یانە لە نوکتەی برێ ماوڕێیان تەلەڤیزیۆنی ئازادی حیزبی شوێیە بۆ من ساڵێک لەوێن دەرهەندە بەرنامەم هەبوو دەچوون بڕواب کە جاری وا بوو تەشویشیان دەخستە سەری نازانم پارتی بوویان چێتی لە ناو عەنکاوەی زیاتری وەرنەدەگرت لە ناو عەنکاوەی پێشترێ پێش 6 گەڕک بوو کە لێیان تووڕە دەبن لە یەک مەوقیف دەنوێنرا شتێکیان دەکردگەوە بوو لیان نەدەگەڕان جاری وا بوو لە ناو تەلەڤیزیۆنەکەی بەسوەری دەگرت لیان نەدەگەڕە بستا و بەری جادەش بەڵام ئێستا نەما قەزدم لە منتقەی بارزان سۆسیال میدیا هەموو خەڵکی وشیار دەکاتەوە و هەموو خەڵک متابعەی بە زمان ئەو میدیانە دەکا وشیارێکی زۆرەیە بڕوا بکەن زۆر زار بە ئێمە دەڵێن ئێوە زۆر بێوجدانی دەکەن کە دێن قسە بە هەموو بارزانیەکان دەڵێن بارزانیەکان سەتان و هەتیان قوربانی ناوڕێیان نسبەتەکی کۆک و گوتکریت و عۆزە و ئەوانە نسبەتەکی چەند بنەماڵەکن ئەوەی دەخۆن چەند بنەماڵەکن ئەوەی دەخۆن بۆی هاوڕێیان ئێستا کێشەی مەسرووری لەگەر نیهادی لەسەر مەشاریعە دەیان مەشاریعی وەگرتیە نە زەریبەی دەدا نە ڕسومات دەدا ینی هیچ منەتی هیچ نازانین ئەوە مەسرور دەیەوێ ئەو پارانە وەربگری وەکو چۆن هاوڕێیان ینی کە وەردەگری مەسرور بارزانیەوە نییە بچی بداتەوە حکوومەت نا وەکو بیرتانە بۆ ڕینەفت لە بارزان قەساب و هێرشەڕەش و ئەو دزانە و ئەوانە کونکرا سڵحیان لەگەوە کردن هەموو پارەیانەوە گرتن پس پارەکەیانی وەرنەگرتن ینی پارەیانەوە گرتنەوە هەتا ئەفیان کردن پارەکەم لە کوڕەکانی ماڵی بارزانی بوو خۆ ناگەڕێتەوە ناو داهاتی خەڵک لۆ خۆیان دەبن لۆ خۆیان برد ئێستا شەڕیان مەسرور بارزانی هەموو خزمەکانی کرد و باڵ کردیە هەر هەمووی نێچیر وە نەبوو هاوڕێیان نێچیر هەڵدەستا وەکو کو ئاژەڵ هەیە نامەوە سیوە شێر بکەم تێم دەگەی چکە نێچیر شێر نییە مەزن ئاژەڵی درندە هەیە باوا بڵێ کە لەشێک دەخوا هەم ئەوی دەماوە ڕێی دەدا مەسرور هیچ نالی هیچ نە هەمووی لۆ ماڵی خۆیان خۆی و بابۆ و وەیسە و مەسعود بارزانی دەڵێن بە ئەو مەنسوور لە دەرەوەی بازنەیە مۆکسیشان لە ئەو ئەمریکایە ئەلێ ڕۆژانە دەیانگو سیروان بارزانی نەوی تاقیبی منی کردوتی ئەو قادر نادرێت چێیە وانیە کاک موکسی بە هەر حاڵ ئیتر کێشیانە سەوەندەوە نیها دوای مردنی ژنەکەی ئێستا بە ئاشکا زۆر قسان دەکاتن جوێن دەدا بەس جوێنی و قسەی و مشکلەی وانە هاوڕێن هیچ لەسەر خەڵک نییە سرا ئەگان هەمووی لەسەر مەشاریعی گەورەی مادی پرۆژەکانە کە مەسرور ئێستا کلکوباڵیان دەکا بەس وەکو گوتم ئەو پرۆژانە لە خۆی دەکا لە کۆمپانیا ستێرک تێڤ ستێرک گروپ دەباتەوە ستێر گروپ نەوەک بیچی بیداتە حکوومەت ئەگە بیکرد بەیانێتیرە و مەسرور زۆر باش بەڕاستی ینی هەنگاوەکی جوان دەبوو ئەگە لە خزمەکانی خۆی وەربگرت بە بیدا بایە حکوومەت بەس نە خۆی دەبا هەموو مەشاریعەکانی لە مامەکانیشی وەگرتیتەوە لە ئامۆزایەکانیشی وەگرتیتەوە و ئێستا منۆتان باز دەکەم چ کێشەیەکی ئێستا گومرجی برایم خەلیل هەیە لەگەڵ نێچیروان بارزانی لەگەڵ نێچیروان بارزانی ئامۆزای قبوڵی نییە هەمووی لۆ خۆی مەسرور ئەوە نییە جینێ نێچیر 180 لە خۆی دەبێت 120 ئامۆزا و خزم و برازا و کۆیلەکانی و ئیتر هەر یەکێ شتەشی دەدایە شتەشی دەدایە هەتا وسکتیان بکە مەسرور نا 100 بەس لۆماری خۆیان ئێستا یەک لەو کێشانەی ئەوانە لە نۆ چارەوە هاوڕێیان گومرجی برایم خەلیل خوا نەبی کەس نازانی
چەند بۆ چەندەوە جگە لە نێچیری نێچیر خوا خێری موسێگە دوو فرسی دابتە حکوومەتی هەرێم هەمووی لۆ خۆی بردێ لەنەوە چارەوە لۆ ئەو وەختەی مەسرور بارزانی 2018 یان 19 بوو هاتە سەر حکوم کەس نازانی گومرجی برایم خەلیل کە ئەو هەموو کێشە گەورەی لێ دروست بوو ئەو هەموو ماڵوێرانیە لێ دروست بوو هەمووی لۆ خۆی برد بوو ئێستا مەسرور داوای ویش دەکاتەوە نێچیریش ناتوانانی بۆ زانیاریتان بەس هەموو هەوڵێک دەدا کە لە بندەستی دەرنێتن شەڕی ئەو دوێ ئێستا گەیشتە شەڕی ئەو شتانە ململانەکان و زۆر بەڕوونیشە زۆر بەڕوونیشە هاوڕێیان یەک کە کۆمیدیایە گومرجی ئاجیۆمەران بڕۆن بپرسن ئەگەر ڕسومات و زەریبەی ئەو زەریبە و ڕسوماتە لەوێ دروست بوو 170 لەو بۆ بارەگای بارزانی نەبوو باشە لۆ ینی بارەگای بارزانی چ ڕەبتی هەیە هەموو حزبەکان بودجەیان بڕایە بەڵام بارەگای بارزانی یەک گومرجی بەداخل ناخیل کرایە ئەگەر 125 بدەنا حکوومەت 170 لۆ خۆیانە لە بۆ بارەگای بارزانی تر کاکم تەخشان و پەخشان مۆزەف کە دروستی کردی کاکو نەبی بنکەیەکی گومرجی بە ناوی ئاجیۆمەران کە زۆر دەوڵەمەنداویش من نازانم چەندەوە بە عەلی ئەمەساڵا بڵێ لۆ بارەگای بارزانیە بە چه حەقێک هەموو حیزبەکانیش بودجەیان نییە بڕۆن بپرسن بەس بارەگای بارزان یەک گومرجی هەیە هاوڕێیان یەک نوکتەی تکەیان ماڵی بارزانی پارتی خۆشە هەم بۆ زانیاریتان 180 کادیری پارتیوێکێتی دەرێن بە ئەندام مەڵبەند و ناوچە و کارژێر ناوچە ئەنی کادیرەکانیان بە ناوی هێزی پێشمەرگە لە وەزارەتی پێشمەرگە معاشیان دەدرێت بۆ زانیاریتان کاکم ئەندام کۆمیتێ ئەندامی بە وەزارەتی پێشمەرگەش ئەوەی دەکات ئی پارتی ئەمن دەزانم 100 لە فەلەکیە فەلەک واتە فەرماندەی لەشکری هێزی کوردستان ماشەڵڵە لەو هێزی کوردستانەی موچەی بڕۆن کادیرەکانی پارتی ئەمن بە ئەوە بەخۆشتان بەشی زۆرتان دەزانم بڕۆن بپرسن ئەگەر موچەی سمیتان دەبڵ نەبوو لەوەی دەتان دەنێ هاوڕێیان هەموو مەسەن زاپت نەقیب عەقید مۆز ئەوە تەئین کراینە مەسەن ملیۆنەکە وەڵا پارتی چ دەکە اقتصادی حزبێکی زۆر اقتصادی لەو نوقتەی ملیۆنەکەی دەکاتە دوو کەس دەداتە مەسەن دوو کارژێر ناوچەی یعنی 700,000 معاشی ئەسلی کادیرێکیانە دەیکاتە دوو بەش دەیاتە دوو کارژێر ناوچەی دزیان لێ دەکەن دزی یعنی ئەمە ڕاستە ئەوەش دزیە ئەوەی ئەوانە کردیان لە فەرمانێ بەس لێش چ دەکەن هەمیان تەقسیم دەکەن مەسەن ئەوی 2 ملیۆنی هەبیت دەیکەنە 3 نەفەر 3 کارژێر ناوچەی پێبەر مەسەن دوو ئەندام مەڵبەندێکی پێ ئەوە دەکەن بەنمونەوەکو دەڵێن من نازانم موچەکانیان چەندە بەس پارتیوێکێتی معاشەکانیان لێ دەزن بڕۆن کادیرانی پارتیوێکێتی بڕۆنە وەزارەت پێشمەرگە بزان موچەی ئەسلیتان چەندە ئەوانەی لە مەڵبەند و لەخەکان بزان هەمیان لێ دەخۆن یان نا ئەوەش دزیەکە کاکە لە کادیری خۆیان زاریوە بە 2 مانگ معاشیان نادەنێ بڕوا بکەن هاوڕێیان دوایش لەسەر پارتی دوای دێمە سەر ئاخر شتی پاڤێلە شێتی ئەو تیرۆریستانەی جیران هاوڕێیان بۆ زانە ئیمانجی حەوتە و کازمی وەختی خۆی سوپاسی حکوومەتی هەرێمی کرد تەنسیقیان کرد بەم پێکەوە ئەو گروپەیان گرتبوو لە مانجی حەوت لەو چەند ڕۆژەی فڕێیاندا بناو میدیا لۆ لەبەر ئەو فەزاعەتەی مەسرور بارزانی کە 10 ملیۆن و 47 ملیۆن و ئەو لافا و ئەوانە بەس خۆشبەختانە هیچ تەسیری نەکرد خەڵک لێ ڕاهاتی ئەو نوع هەدەسانە کە دەژێ هیچ ئێتیمامیان پێ نەدا هیچ نەیانتوانی کورەبا وەڵای داعش بکاتە نزیکی ئەو لێرە خەڵک ئێستا خەریکی گەندەڵی ئەوان بێزار بووە لێیان بەس بزانە ئەوی مانجی حەوت بووە تازە دێن قیتیان دەکەنەوە و مەسئولی ئەو هێزەی کە ئەو گروپەی کە ئەوە بووە بۆ زانیاریت دەبایە لەژێر چاودێری ئاسایش بووە کەچی قوتار بۆ گوایە و ئەو هێزەی دروست کردی ئەو گروپەی دروست کردیە ناوی ئەو مەسئولەی کە باسییان کە من ببور ناوەکەی نبینێ ئەوە لەژێر چاودێری ئاسایش بوو دەبایە ڕۆژانەیە هەفتانەیە چێ بستە ئاسایش ئیمزا بکە لە بن دەستیان وەڵا بوویتە کاسپیر پێیان نەگیرایە هەر بۆ زانیاریتان هەر بۆ زانیاریتان هاوڕێیان دوایش لەسەر پاڤێل ینی یەک کۆمنتاری ئەوە بدەین
ینی پاڤێل ئێستا بەجددیمە ینی کول دەڤەری بارزان بابۆ گوتم مدیری شارەوانیە مدیری ئەوەیە مستەشفای ئەوەیە ئەرێ پاڤێل ئەتو چی بە ئەنتەر کاکە ڕۆژاک وەزیری پێشمەرگەی بە کەیف خۆت هێزی چەکدار دەگۆڕی ڕۆژاک کورە کەسی وا بۆ بە تاقتێنە بڕیار دەربکات لە ینی هتلێر ئەگە هتلێر وەی کردی بەڕاستی پاڤێل شەرم نەخۆت بکە وەڵا بزانەوە مەقتەعی ببڕم بە ڤیدیۆ لۆی بنێرم دوسێشتم لۆنار تەمەشای کرد ئەی کاچی من ئەتو سەرۆک حزبی کو دەبێت سەرۆک حزب بڕیار بدا دە دوازدە مەکتەب سیاسی بگۆڕی و دابنێ و بە چ سڵاحیەتێک ئەوە دراکێنی بەجددیمانی نوقتەکە ئەمە ڕاستشتە چی حزبیە بەس کاکە ئەوە زۆر خەتەرە زۆر خەتەرە ئەوی پاڤێل دەکا هەوڵەسبێنێکی ئەستان هەفتە کەسی گۆڕیە و مەڵ بە مەسئولی ڕاگەاندن و مەسئولی پەیوەندەکان و ئەوە کورە بابە ئەوە لە چێ بووە لە کام پەیڕە و پرۆگرام ئەو حەقا یعنی مەگەر لە سیستەمە هەرە قێزەوەنەکانی وەڵا سەدام وای نەکردیە بەجددیمە ینی هەندە شتەیە ڕاستەوە لە ناوی چێتیە بەس کاکە ئەو عەقڵە نیوەی حکوومەتی کوردستانی هێدەستا ینی کو دەکرێ هەفتە کەسی گۆڕی هەفتە کەسی گۆڕی لەسەر کردایەتی و مەکتەب سیاسی و کاکەوە بەس ئیش کۆنگرە و لیژنەی بەر ئەوەی باڵای ئەوەیە کوشەوە کەسان گوتی سکرتێرم پاڤێل وەڵا ڕۆژێک دەبتە مدیری ئەوەی وەزیری پێشمەرگە ئەوەی دەگۆڕی ئەوەی دەگۆڕی ئەتو سەرۆک حزبی چیش بەو شتایە شەرم لە خۆت بکە ینی ئەتو جوندێکی مەلیکی بەریتانیا لقایان لەگەری کردبوو بڕواکە لقاکەی هەیە بەداخەوە لە ئاکاونتەکەی ترم بوو کە بردی سووتانە ئەڵێ من جوندێکی پادشای مەلیک ئەوە بەریتانیامە کاکە جوندێکی وێ دەری چی شتێلەوەی پاڤێل کورە زۆر خۆشە ینی یان 121 تەلەبەی دەباتە ناو هۆڵەی سەرکردایەتی جیان لێ ڕادەگری ئێکاکە سەرۆک حزبی هیچت پێ ناکرێ ئەوە ئیشی قوبادە بەجددیمە یان دەشتەیە خۆ من دەزانم قوباد ئەتو هیچ نی بەجددیمە لە منتەقە ئەوە چووی لەگەریان دانیشی چم و چلۆ زیاد کرد فشەک کرد لە ڕکلامەکی ئەلامی زیادە چیت کرد لە بۆ تەلەبانە کردیە یعنی پاڤێل ئێستا حکوومەتی لە منتیقەی خۆی پارتی زۆر معاناتی لە دەست لاهور هەبوو بەس بڕوا بکەنەوە ئێستا پاڤێل دەیکە لاهور نەیکردیە لە بەرامبەر پارتی هەر حکوومەتی سقووت پێ کرد برادەرێک دەیگوت ماڵی بارزانی ئێستا یان دەیگوت دەبینی لە چەند مانجی داهاتوو چۆن تەمەنای لاهور دەکەن لەبەرەوەی ئەوە تەفاهومی نییە هەر هیچ بە کەیف خۆی سبەینەکی هەرستی مەرسوم جمهوریەکی دەرەکا و هەمووی ئالو گۆڕ دەکا حزب وەزارەت دەڤەری سەوز یعنی هەموو شتێک کاکەکان دەشتێ پرەنسیبە کورە خۆتان مەکەنە قەشمەر لەوەی زیاد دەرن ئەو حکوومەتەتان کردە قەشمەر خۆشتان بووینە قەشمەر ئەنی تخوا معقولە پاڤێل ئێستاکە دەوری سەرۆکی حکوومەتی ئەو منتیقەی دەبینی ئێکاک مەسرور کولێ قوبوڵ دەکەی ینی بەجددی مەولە بۆ نییە ئێستا کاچی من ئەمە هەموومان دەزانین مەسرور بارزانیش مراهقە زۆر خۆش هاوڕێن توالێتێک دروست دەکرێت بەژێر فەرماندەی سەرۆکی حکوومەت کورە زۆر عیبە مەسرور بەجددیمە یعنی لە ئەوروپا و ئەمریکا بووی ئەوە دزیە ئەتو خۆ یان دەرێت سەر ئەوەی سەرۆکی کەی پارەت لە معاشی خۆت بەنمونە چووی لە شتێکی سەرف کرد ئەو کات حسابە بەڵام ئەتو بەداهاتی خەڵک دەچێ و هەموو پیاوەتێت چێ دەکەی بەڵام لەگەڵ هەمووش هاوڕێیان ئێستا مەسەڵەن مەسرور بارزان هەر شتێک کە ئیداریە سەرۆکی حکوومەتە قوباد بیکەس ئەوەیە جێگریتی بەس پاڤێلە تو چ غەمتت هەیە هەموو وەزیرێکی حکوومەتەکە بە تاقی تەنێ کاکە کورە بابا شەرم لە خۆتان بکەنەوەوانە دووسەیەکەش لە ئەوروپا هاتیتەوە لە هەمووش خۆشتر هاوڕێن کو ماڵی بارزانی و تالەبانی کو بارزانی بارگای بارزانی دانای ئەو قوبادە زمان درێژەیە ئەوەی دەچوە سەداری و ئەوەی لێ دەکردەوە و پچی خۆی دەتراشی و حودی لێدا بارگای تالەبانی کردەوە کاکم ژنمەک ژۆ نازانم خۆی وا پیشاندە زۆر مۆدرنەوە لایش بارگایش عەشایری کردەوە لەو منتیقەی خۆی زۆر خۆشن ئەو کوڕانەی تالەبانی هەر بەڕاستی زۆر خۆشن کۆمیدین بارگای تالەبانی چیان ئەوەی برای مەحمەدیان ئەوانیش دەستگایەکی خێرخوازیان کردەوە کورە وەڵڵای بڕوا بکەن هاوڕێیان برادەرێک دەیژێراوە دەیگوت وەختی ئەو برای مەحمەدە لە نەخۆشخانە بووە باشە
دوو کچی نەچتەکنی ئێستا جای ئەوەی دەستگا و ئەوەیان جائزەی بۆ دەکەن و یادی دەکەنەوە کچی من کچی بابی من بە دەردی هەولێرە گوتنی وەختی بابتان پێویستی بە دوو دەست لە پشتان هەبوو لە خەستەخانە یەکتان بچوو بناکنی زۆر کوردی بەریتانیا ئاگاداری ئەوەن نەدەچوونەکنیان لەبەر ئەوەی ئەو ئێستا ئیسفادە لە ناوەکەی برای محمەد دەکەن ئەجە شەرم لە خۆتان بکەن پاڤێل و قوبات یعنی ئەوەی ئەنگۆ دەکەن هەتکردنی دەوڵەت و موعەسەساتیە هەتکردنی دەوڵەت و موعەسەسات ئێمە کە دژی ئەوەی لاهوری بوون لەبەرەوەی دیسان ئەو هالە با کەڵەگایی کرد ڕێزکەی حزبی خۆتان کۆنگرەی بکەن بڕۆن پشتێمری بە ئەردی دادەن لاهوری دەربەدەر بکە بە نمونە بەڵام ناکرێت کاکە هەندە شتێ پارتی نەیکردی ئەو مەسعود بارزانیا ئەو مەسرور بارزانیا کورە ئەو مەلا مستەفا نەیکردی کورە وەڵای بابە شێخ محەموود وەی نەکردی ئەوی پاڤێل و قوبات دەیکەن هەر شەرم لە خۆتان بکەن بارەگای تاالبانیان دانایە منافس قوبات سەرپەرشتی دەکا بودجێنی ئەرێ باشە تاالبان نەگۆ دەکە بمرین دوو فلوسنیە کە بەلەدیە بمانێش ئەو هەم پارەتان لە چێ بوو قڕم ساغنە بەجددیمە هەم پارەتان لە چێ بوو تەبەڕۆ دەکەن هاوڕیان بۆ زانیاریتان ئەو ڕژە برادرێک باسی کرد ئەوە ڕسمەکەشم لۆ دەگری بە هیوام لۆم بگرین لەمسای قوبات لە 2007 نۆی گوت یەک شوقەی لە ڤیەننا لە بەرامبەر UN کڕیا بە 400,000 دۆلاری ئیرۆی ئێستا 2 ملیۆنی دەکا بەس لە ڤیەننا هەلۆ زەوق بەس لۆ زەوق ماڵی بارزانی بۆ زانیاریان خەستەخانەی گەورەیان لەوێندەر هەیە یەک دنیا مەشارعیکیان هەیە لەو ڕۆژانە بڵاوکە بەس خەستەخانەی ماڵی بارزانی مەشهورە وازم دکتۆر مستەفایەکە سەرپەرشتی دەکەم وەختی خۆی بڵاویش کراوە کورە عیب کرد منداڵی تاالبانی لەو بەریتانیای گەورە بوونە لە بوون بارەگای تاالبانی و منافسی بارەگای بارزانی و دەستگای خوازی و چی بارزانی و ڕوانگە و یعنی شەرم لە خۆتان بکەن کورە 10,000 شەهیدتان دەرنە لە ڕێی خەباتمان چەندە سەخت و دووربی و مەشخەڵانی شۆڕشی ئەودارە ئێستا لە بۆ بناتینە عەشائیر و بارەگا و شێخ و مەشایخ و توخە دوو ڕیش بەرنادەنەوە زکر و تاری لەش ناکەن بەخۆ بە پاڤێلی هاوڕێیانە من ئەو شتانە هەبوو بەداخەوە ئەوی پێم ناخۆشە ناو یەک مدیر نەحیەم لە بیست چووە کەم یەکێک لە مجریمەکانی ئەو تاوانەیە یەکێک لە مجریمەکانی ئەو تاوانەیە بەڵام داینشتم هەر لەو مەسرور بڵێم کورە وەڵی مەسرور زۆر شەرم لە خۆت کە بە جددیمە ینی ئینسانێک ئەوە بە تەمام شەوک ئەو کەم هەندە شتم لەسەر نووسی بوو فەزاعەتی زیندانیانی بادنیان کە ئاوڕێی کوردی دەبێت قەزیە جەلال پێرێشان کە تێتان پەڕان زۆر بەبێ شەرمانە ئەو هەموو کەیسی خوێنکاران ئەوەندە بێویژدان بووی ئامادە نەبووی 100,000 بدەی لە کاتێکدا بە سەدان بە 8 ملیارد دۆلار بەس لێکەش بۆلەوەی پەنەمای لە ڕێستێر گروپەوە ئەو هەڕیان لە پەنەما نازان پەنەما ئەوەی بوو 400 ڕۆژنامە نووسی جیهانی ملک و ماڵی هەموو بەرپرسەکانیان لە دنیا دەرکرد مەسرور بارزانی وتیان 7 ملیارد دۆلاری بەنای ستێر گروپ لەوێ داغن ئەزە نازانی لە جامیعەی ئەمریکی تەواوی کردی ئەوزە نەشی دەزانی تەڵەبە معاشی کۆیان نا ئەو مەسلەی خان و ئەو مەسلەی لافاوە ئێستا لیژنەیەکی سەقەتیان دروست کردی و هەموو ژنەکانی تر هەر بۆ زانیاریتان گوایە عقوبەی مەسئولەکان من تحەدا دەکەم ئەگە مەسرور بارزانیش بتوانی تاوانبارە ئەسلەکان بگریت تحەدای دەکەم ئەوەی کۆڕێ و گوندی زێڕین بوو ئەوی لە 2 مانگ لەمەوە بەر لافاوەکە ڕوویدا هەم پارەکەی عێراقیان خوارد نیوە نیم هەمیش چیان دادادگا کوڕە چیان دایتە دادگای هەولێری ئەو کوڕە باگراوندی یەکێتیە لە 8 شەریکی یەک کەسیان گرت ئەوەش باگراوندی یەکێتی بوو وازە دەڕژێن وەختی خۆی ئەنی بنەماڵە شتێک بۆ شەر بنە کە سەردار سەعید سۆفیوان کە لە محافزیاندایان چینە ماڵەوی ئیتر نازان بەهەرحاڵ بەشدارە بیدەنە دادگات ڕحم بە کەس مەکەن بە من مەکەن بە برای من مەکەن بە خوشی من مەکەن هەر دز و هەر تاوانبار و هەر تیرۆریستەکە بەس کاگات لەو هەر شەریکەی لۆ یەک دەچی بەس یەکەچ دەگری لەبەرەوەی باگراوندی یەکێتیە بەریشیاندایە 15 ملیۆن دۆلاریان نێدەوێت ئەدی حوتەکەی تر ئەدی شەقنیات ئەخۆنی هات بارزانی ئەو شتەی کردیا هاوڕێندایان قسەشم بەوەی کۆتایی پێدەرم زۆر خۆش بووم
بڕوا بکەنەوە لە مەجلیسێکی گەورە بەنیهادیان گوتی وەختی فەزاعەتەکەی هەبوو لەگەڵ کچە کوردەی با ئەو بوو تێوە چییە کورۆت قابلە چم کردی ئەو خەڵکەوەندە لە من گەورە دەکە دەبا بەمینە سیویەکی ئابم کردیە 16 ئۆکتۆبەرم کردیە چم کردیەوە لەگەر ژنە ژیرۆخۆن قسەم کردیا بینگۆ بەس خۆش وەڵا بەجددی یعنی ئەوە زیانێکی شتێکی بێئەخلاقی شخصی خۆیەتی هیچ زەرەری زیانی لە کۆمەلگای یعنی خیانەتی نەتەوەی نەکردیە نیهات تا ئەناوڕان دەرێنسەر نیهات بە کەیف خۆی قسە دەکە بە تایبەتی دوای مردنی ژنەکەی بەس شیفای کوڕی لەگە ماڵی بارزانی هەندێک علاقەمان هیچ نما هاوڕێیان لە کۆتاییدا زۆر سوپاسان دەکەم بۆ ئەو کاتەی لەگەڵ منتان سەرف کرد پێکەوە دانیشتین و ئەمن بەڕاستی ئەهلی لایڤ نمایمە ئەو یعنی لە بۆم نییە ئەوەندەوە بڵێم نازانم بە مەجموعەکمان ئەوەیە شلو کوتیان کردینە ئەمە لەو نزیکانە پەیجەشکەدارم چکو کە دوسێ شکایەت لێکرا ئیتر ئەوەت دەکەن پەیجەشکەدا دەنێن زۆر شت هەیە فێر بووینە شێوەی ئەوەی بوون ئێستا بنمونە بەس ڕقەمی مۆبیلی لە هەر پەیجەکدا بنێ یان هەر ئەدمینەکی دابنەی فەیسبوک لە جێ خۆی ئەنی زۆر کۆنتترۆلی کردیە بۆیە بە شێوەیەکی کە دێنەوە و بە پارتیش دەڵێن یعنی بە ئاشکرا پێی دەڵێن هەزار جاری کە پەیجەکانمان لێدا بخیەوە بە کوریت کە دێنەوە ژەرەوە ئەو خەڵکە لەگەڵ ئێمە ئەو ئەوەتی هەیە بە 1 هەفتە 2 هەفتە قەرەبارق دەبینەوە دڵنیابە و بەردەوام دەبین و ئەو خەباتە دیتان هەر بەس بە نمونە ئاڕە لەو 2 ساڵەی چ لە سەر مەسرور بارزانی کرا لەو 16 مانگەی لەسەر زیندانیانی بادینان لەسەر جەلال پەریشان خوێندکاران بە نمونە نەزانینی ئەو مەسەلەی خانوو سۆسیال میدیای گەورەترین هێزی ئۆپۆزیسیۆنە ئەوڕۆکە ئەوان با ئەوە بڵێم یانی ماڵی بارزانی لەگەر چیای کوڕی نەوشیروان مستەفا بۆ زانیاریتان بۆ زانیار چیای کوڕی نەوشیروان تەنسیقیان کرد هەموو پەیجە ناودارەکانی ئەوەی کە ئۆپۆزیسیۆن بوون کە پەیجی فەلیش بوون کە هەندێک چەند زمانیان زۆر زبریش بوون هەمووی پێداخستن بۆ زانیاریتان بەڵام ئێستا کە سۆسیال میدیا زۆر لەو کاتی بەهێزتر و کاریگەرتر و مۆدرنتر و هجوومەکانی کاریگەرترە لەسەر هەردوو هێز و دەسەڵات هەردوو هێز ئەوان هەموو پەیجەکە چیای کوڕی نەوشیروان مستەفا بە هەموو خاڵی لێفتە سەرۆک حزبیش کورە حزبەکە دوێرا کردنا بەخۆش پێ سەرۆک هەموو پەیجەکانی وەکو ڕۆژگوڵ و نازام داهاتوینوێ و پادشا و ئەوانەکە برادر شتم ئەمن هەن کورە پارتیویەکێتی لەزەواق نابوو هەمووی چیای کوڕی نەوشیروان مستەفا لۆ مراندن بەڵام ئەو ڕەوتەی سۆسیال میدیا زۆر لە زاران کاریگەرتر و بەهێزترا بۆیە بڕواتان بەخۆبی ئەو خەباتە سۆسیال میدیایە گەورەترین ئۆپۆزیسیۆنە بەڵام ئەوەشمانەوە نییە هەموو پۆزتیفێت و ڕۆعی شۆڕژێری خەڵکی کوشت شەقامی کوشت فەیسبوک سوپاسان دەکەم هاوڕێیان چەند بارە ئاسا بڵێم دنیای گرێز و خۆشەویستی بمان بوون لە هەر کەم و کورتیەک بەس بەردەوام دەبین لە ڕسواکردنی پارتیوێکێتی ناپاکەکان و هەموو ئەوانەی کۆنەرجاش و باسی بوونە شەوێکی شاد هیوای سەرکەوتن بۆ هەمولایەک ئایندە بۆ ئێمە ڕسوایی بۆ ئەو پارتیوێکێتیانەیە ڕۆژێک دادێ دڵنیا بن منداڵەکانتان هیچ شانازێکتان پێ ناکەن و داواش لە منداڵی ئەو بەرپرسان دەکەم ئێستاوە بڵێن بابە بەسە سبەی نەوەکانمان شەرمەزار دەبی ئەوەتەوە نەبەس حەمید منداڵێن بابی مستەشار بۆ با بڵێوە نەبووە کاتێک خۆش